الوارث منا. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەیفەرموو ومتعنا بأسماعنا وأبصارنا وقوتنا ما أحييتنا واجعله الوارث منا. ئەم دوعایە زۆر گرنگە. خوایە گیان گوێیەکانمان، چاوەکانمان، قووەت و هێز و توانامان بۆ بهێڵە سەلامەتی کە، خوایە گیان گوێمان سەلامەت کە، چاومان سەلامەت کە، هێز و قووەتی دەست و قاچ و پێیەکان و لاشەمان بەهێز کە و زیاتر بەردەوامی کە. واجعله الوارث منا، بەردەوام لەگەڵمانە بێ. ما ئەحیەیتەنا، خوایە چەندێ ئێمە دەژێنیت لاشەمان ساغکەی. بۆیە تۆ دروستە بڵێ خوایە گیان لەشم ساغکەی، خوایە گیان چاوم بۆ بهێڵی، خوایە گیان گوێم بۆ بهێڵی، خوایە گیان قووەت و هێز و دەسەڵاتم بۆ بهێڵی. ئەوەندەی کە دەژیم لە دنیادا خوایە گیان لاشەم و ئەندامەکانی لاشەم سەلامەت بێ، بێوەی بێ. دروستە دوعایە بکەی. پێغەمبەری خوا وای دەفەرموو صلی الله عليه وسلم چونکە بە چاوەکانم قورئان دەخوێنم، بە چاوەکانم خێر و چاکە دەکەم، بە گوێیەکانم قورئان دەبیستم، خێر و چاکە دەبیستم، بە دەست و پێیەکانم بە قووەت و بەهێزم خێر و چاکە ئەنجام دەدەم. بۆیە خوایە گیان هەتا ئەو ڕۆژەی من دەژیم لە دنیادا دەژیم لەشم ساغکەی، لاشە و ئەندامەکانی لاشەم بۆ بهێڵی و سەلامەتی کەی. ئەمە دوعایەکە ئەگەر ئینسان بیشیکات سونەتە، نەک گونەحباریش نابێت. بەردەوام بڵێ خوایە گیان لەشم ساغکەی. ئەوە زۆر گرنگە. گوێیەکانت ساغ بێ، لەشت ساغ بێ. براکەم کاتێکیش کە خوای گەورە ناز و نیعمەتی بەسەر تۆ ڕەژاندووە وا نەزانی ئازایەتی خۆتە. بەخوا خەڵکەیە ناتوانێت دەستی بەری بۆ دەمی، خەڵکەیە پێیەکی نییە هەنگاوی پێ بنێت، خەڵکەیە چاوێکی نییە دنیای پێ ببینێت، زمانێکی نییە قسەی پێ بکات، خەڵک هەیە گوێیەکی نییە قسەی پێ ببیستێ. کەواتە بەردەوام بڵێ خوایە گیان ئەو ئەندامان کە بە منت بەخشیوە لەش ساغم کە و بۆمە بهێڵە هەتا ئەو ڕۆژەی لەم دنیای دەرەچ. ئەو نیعمەتی خوایە بەسەرمانەوە. ئەمە دوعای پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم. و دەیفەرموو